بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق بڕیاریدا بە خەرجکردنی موچەی مانگی چواری هێزە ئەمنیەکانی هەرێم وا بڕیارە سپەی بگاتە هەرێم هاوکات موچەی فەرمانبەرانی مەدەنی بۆ مانگی 5 بە تەواوەتی گەشت و هەر ئەمڕۆژ لە بەغداد کۆبوونەوەیەکی سێقۆڵی لە بینی شاندی هەرێم و کۆمپانیای نێوتەکان و وەزارەتی نەوتی عێراق سەبارەت بە چارنووسی نەوتی هەرێم بەڕێوەچوو لە بەرنامەی ئەمڕۆ هەم قسە لەسەر خەرجکردنی موچەی هێزە ئەمنیەکان و لە هەمان کاتدا کە ئێستا وەفدێکی دیوانی چاودێری داراییش لە هەرێمە هەم بۆ وردبینی لیسی هێزە ئەمنیەکان و هەم بۆ وردبینی لە داهاتوو خەرجی هەرێم لە سێمانگی 2024 سێمانگی یەکەمی 2024 هەروە باز لە چارنووسی نەوتی هەرێمیش دەکەین دوای ساڵێک لە وەستانی ئایا کۆبوونەوەکەی ئەمڕۆژ هیچ بەرهەمێکی هەبووە پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەهجەت ئەحمەد ڕاوێژکاری ڕاگەیاندنی یەکێتی بۆ کاروباری وزە کە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت میوانمانە دواتریش مامۆستا دارا سێکانیانی پەرلەمانتاری عێراق لەگەڵمان دەبێت قسە لە سەرپرسی موچەش دەکەین کاک بەهجەت بەخێر بێن سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی نەوتۆ دەست پێ بکەین ئەمڕۆ دوای ساڵێک کۆبوونەوەی کە بوو لە بینی شاندی هەرێم وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای نەوتیەکان لەسەر چی بوو هیچ ئەنجامێکی هەبوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و سوپاسیش بۆم دەرفەتە تەوێ ماوەیەک پێش ئێستا تقریبا نزیکەی چەند هەفتەیەک کۆمپانیا نەوتەکان بەیاننامەیەکیان دەرکرد و داوای ئەوەیان کرد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکەونە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق و بە بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو بتوانن چارەسەری ئەم کێشە هەڵپە سەردراوانە بکرێکە نێوان هەم کۆمپانیەکان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق هەیە لەسەر بابەتی نەوتی هەرێمی کوردستان طبێ ئەم بەیاننامەی کۆمپانیەکان کە دەری کرد لەلایەن حکوومەتی عێراق و پێشوازی لێکرا و حکوومەتی عێراقیش ئامادەی خۆی دەربڕی بۆ ئەوەی کە لەگەڵ هەم هەرێمی کوردستان و کۆمپانیا بیانەکانیش کۆبێتەوە و بتوانێت گفتوگۆیەکی جدی بکەن لەسەر بابەتی کێشەکان ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەرێم و لە حکوومەتی اتحادی لەسەر دۆسەی نەوت و ئەوە بوو ئیمڕۆ دیاری کرا و کۆبوونەوەکە کرا و شاندی هەرێمی کوردستان کە پێگات بوو لە کۆمپانیا بیانەکان نوێنەری کۆمپانیا بیانەکان لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتی اتحادی کۆبوونەوەیکیان کردووە بەڵام کۆبوونەوەکان بەڕاستی هیچ نەتیجەیەکی نەبووە و ئەنجامێکی نەداوە بەدەستەوە و کۆبوونەوەکان بەبێ هیچ ڕاگەیەندراوێک لەلایەن وەزارەتی نەوتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کۆتایی پێهات و لە کۆبوونەوەکان بێئەنجام بوو کۆبوونەوەکە ئەمڕۆ هیچ ئەنجامێکی نەبوو بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە کێشەکان چین بوونەوە لەمپەری بەردەم ئەو کۆمپانیای نەوتەکان و وەزارەتی نەوتی عێراق وەشاندی هەرێم کێشەکان چییە؟ کێشەکان کاک حەکیم کۆمەڵی کێشەن یعنی نەک هەر کێشەیەک بێ یەکێک لەو کێشانە بابەتە یاساییەکانە بابەتی ئابووریە و ئەتوانم بڵم بابەتە سیاسەکان تقریبان لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیە خاوبوونەوەیەک هەیە لە بیناندا باشتر بووە لە چاوجاراندا بەڵام ئەو بابەتە یاسایانە کە هەیە و ئیمڕۆ بە کۆمپانیا بیانەکانیان وتووە بابەتی گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستانە طبیعی حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک ئەم گرێبەستانەی کە ئێستا هەیە ئەم مۆدێلی PSC کە هەیە هاوبەشی بەرهەم کە هەیە حکوومەتی عێراق قبوڵی ناکات و بە هەموو شێوەیەک ڕەتی کردوێتەوە چونکە ئەم سیستەمەی کە ئێستا هەیە ئەم مۆدێلی کە لە هەرێمی کوردستانە کاری پێکراوە پێچەوانەیە لەگەڵ یاسا بەرکارەکانی عێراق چونکە ئەو یاسایانی کە ئێستا لە عێراقا بەرکارە و بۆ بابەتی سێکتەری نەوت و غاز لە عێراقا دەبن بەڕێوە من بە سەراحەت بێڵم بابەتی یعنی یاسایەکان بە شێوەیەکی بە ڕۆحێتێکی مەرکەزی کاتی خۆی تەشریع کراوە و هەروەها ئەم یاسایانێش بۆ پاراستنی خۆماڵیکردنی نەوتە کە دواقۆناغی لە ساڵی 1975 بوو و کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق کە دامەزراوە ئەم کۆمپانیایە بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراقی ئەو کاتە ڕێگەی نەداوە بەم کۆمپانیایە کە بتوانێت گرێبەست بکات لەگەڵ هیچ کۆمپانیایەکی بیانیدا بۆ ئەوەی کە بەرهێنان بکات لە سێکتەری نەوتی عێراقا بۆچی بۆ پاراستنی سیاسەتی خۆماڵیکردنی نەوتی عێراق و بتوانێت سێکتەری نەوتی عێراق لە دووبارە هاتنەوەی کۆمپانیا عیملاقە بیانەکان لە ژێر ناوی جاجادا بپارێزێ بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی هاوبەشی بەرهەمە ڕێک پێچەوانی ئەو سیاسەتەیە کە لە عێراقا پەیڕەوە کرێەوە لە عێراقا بەرکارە و ئەم کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراقیش کە هەیە لە نەخێر
کۆمپانیای IPC کە هەیە ئەم کۆمپانیای نیشتیمانی عێراقی کە هەبوو لە ناوەڕاستی هەشتاکاندا حکوومەتی عێراق ئەو کاتە هەڵی وەشاندەوە و هەموو دەسەڵاتەکانی دا بە وەزارەتی نەوتی عێراق بۆ ئەوەی کە سێکتەری نەوت لە عێراقا بە شێوەیەکی مرکزی بتوانێت ئیدارە بدا و بیبا بڕێەوە. ئیتر ئەم دەسەڵاتانە ئێستا هاتوۆتە وەزارەتی نەوتی عێراق و ئەم دەسەڵاتانە حکوومەتی عێراق کە بەکاری دەهێنە بە شێوەیەکی مرکزیە تاوەکو ئێستا ئەمە یەکێکە لە خەلە هەرە گەورەکان. ئێستا خاڵی کە وەزارەتی نەوتی عێراق داوا دەکات گرێبەستە نەوتەکانی هەرێم هەموار بکرێنەوە و ڕادەستیش بکرێن. ئەو گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان وەکو مسودەیەک ڕادەست بکرێن نەگۆکو گرێبەستێکە مامەڵی لەگەڵدا بکرێت چونکە هەموو گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان لە 15 شوباتی 2022 بە قەراری محکەمەی اتحادی هەڵوەشاوەتەوە کۆتایی پێهاتووە و ئێلغا کراوە. حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک ناتوانێت لەگەڵ ئەو گرێبەستانە بدە مامەڵە بکات. ئێستا گرێبەستەکان پوچاڵ هەموو بەپێی بڕیارەکەی محکەمەی اتحادی لە 15 شوباتی 2022 ئەم گرێبەستانە هەڵوەشاونەتەوە و ئیلغا کراون و بە حکوومەتی عێراق نەوەزارەتی نەوت نەوەزارەتی دارایی عێراق ناتوانێت هیچ مامەڵەیشیان لەگەڵا بکات. ئەی بۆ داوای ئەوە دەکەن کۆپیەکی گرێبەستە نەوتەکانیان پێ بدرێ و بزەم تا ئێستاش پێیان نەدراوە دوای ساڵێک نەدراوە. بەڵێ ئەوان وەکو ئەوەی کە من بزانم و معلوماتم هەبێت وەکو مسودەیەک ئەیانێ سوودی لێوەربگرم بزان ئایا التیزاماتی کۆمپانیا نەوتەکان چی بووە، التیزاماتی حکوومەتی عێراق چی بووە، مافەدارایەکانی کۆمپانیا نەوتەکان چییە، مافەدارایەکانی هەرێمی کوردستان چییە و هەروەها ئالێتی دابەشکردنی داهاتی نەوتی لە بینی کۆمپانیا نەوتی و لە بینی حکوومەتی هەرێمی کوردستانە چۆن بۆ بەچی ئالەتێک ڕێکەوتون دانە لەم بابەتانە سوود وەربگرن تاوەکو لە عەقدەکانی خۆیانە کە دایڕێژن. بەزیستا و کێ ڕازی نییە بۆی کە گرێبەستەکان دەستکاری بکرێن کۆمپانیاکانن هەرێمە چێ ڕازی نییە گرێبەستەکان دەستکاری بکرێن کە ئەوەی کە من لە کۆمپانیەکان خۆشیان بیستومە لەگەڵ هەندێکیان قسەم کردووە ئەوان تقریبا نەرمیەکیان نواندووە بۆ ئەوی کە گرێبەستەکانیان هەموار بکرێتەوە نەرمێکیان نواندووە بەڵام بابەتی ئەوان کە زۆر مکوڕن لەسەری بابەتی لایەنە دارایەکەیەتی لایەنە دارایەکەش کە لە دوو بابەتا خۆیەگرێتەوە. یەکەم قەرزی کۆمپانیەکان کە ئێستا لای حکوومەتی هەرێمی کوردستانە و بە بڕی سەر و 1 ملیار دۆلارە کە لە مانگی دەی ساڵی 2022ەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شایستەیەکی بۆ سەرف نەکردوون و ماوەتەوە لە لای حکوومەتی هەرێم ئەو ملیارە دۆلارە کە ئەمەیەکە لە گرفتە زۆر گەورەکانی کۆمپانیەکان و هەروەها بابەتی تێچووی بەرهەمێنانی نەوت کۆستی نەوت کە ئەمڕۆژێکێک بووە لە گفتوگۆ زۆر جدیەکان لەگەڵ حکوومەتی اتحادیە و حکوومەتی اتحادیش بە هەموو شێوەیەک پێشنیاری کۆمپانیەکانی ڕەت کردوێتەوە بۆی کە لەسەر و $8 زیاتر خەرج بکات. بەڵێ بەزیستا باز دەکەیت کە بودجە عێراق ئەم ساڵ هەموارکراتەوە کەمێک زیادیان کردووە بۆ $13 باز لەو دەکرێت خەرجی بەرهەمێنان بەرهەمێنانیان زیاد کردی بۆ $13 لەم هەموارکردنەوەی بودجەی عێراق لە ڕۆژانە ڕابردوو پەسەند کرا. خەرجی کەزانین چۆنە خەرجی نەوت لە عێراقا لەسەر بنەمای گرێبەستەکان سەرفەکرێت نەک لەسەر بنەمای بودجە. بڕی بودجەکە زیاد بکرێت ئترەمە کەواتە خەرجەکە زیاد کرەوە نە ئەمان لەسەر چی لەسەر بنەمای گرێبەستەکان لە گرێبەستەکانە چەندێک دیاری کرابێ بۆ نمونە کولفەی بەرمیلێک نەوت لە عێراقا $6 بێت حکوومەتی عێراق ئەگە چەنە بودجێشی بۆ تەرخان بکات لە $6 زیاتر بۆ کۆمپانیای نەوتەکە خەرج ناکات و هەر بۆ معلوماتی جەنابیشت و ینی بینەرانی کەناڵی پەیامیش لە هەرێمی کوردستانیش کولفەی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت لە بینی $3.5 بۆ $6 لەوە زیاتر نییە چونکە ئەم کێڵگە نەوتیانی هەرێمی کوردستانیش کە ئێمە هەمانە هەمان هاوشێوەی ئەو کێڵگەنەوتەکانی تری عێراقت کە لە سنووری بۆ نمونە هی کەرکووکە بۆ نمونە هی خانەقینە بۆ نمونە ئەوانەی دەشتی نینەوە ئەو ناوچانەیە خۆێمە نە لە ناو بەحرە نەوتمان دەرێناوەتە دەرەوە نە لەسەر چیای زۆر بەرز نەوتمان دەرێناوەتە دەرەوە تاوەکو بڵین کولفەی هەڵکەندنی بیرەکە و لەگەڵ کولفەی نەقڵەکەی و کۆمەڵەشتی تر پارێکی زۆری تێبچێت. ئەو نەوتەی کە هەیە لە هەرێمی کوردستانی شار لە کێڵگە نەوتەکانی هەرێمە هەمووی ناوچەی دەشتایی و ناوچەی تەختایی هیچ کێشەی نییە. خەرجی بوون زیادی کرد بەڕێز دەڵێ خەرجی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت لە هەرێم $6 وایە لە $3.5 بۆ $6 بۆ $6 ئەی بۆ کۆمپانیەکان دەڵێن $24 گواستنەوەش
هەشتی دەخەنە سەر ئەو 32 دۆلار ئەو ڕقەمانە هیچی دروست نییە و ئەو ڕقەمانە بەشێکە لەو ناشەفافەتێکە لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستان ئەمە لە ڕابردووە کە بینیمانانی کێشە و گرفتی گەورە لە سێکتەری نەوتە هەبوو بەهۆی ناشەفافێتەکەیەوە و هەر بۆ ئەوەی کە بیشی سەلمێنم کە ئەم ژمارانەی کۆمپانیا نەوتەکان باسی دەکەن ژمارەی ڕاست نییە ئەو کولفەی نەوتە ژمارەی ڕاست نیە بەڕاستی ئێستا بۆ نمونە کۆمپانیای DNO کە راپۆرتی دارایی ساڵی ڕابردووی بڵاو کردەوە باسی ئەوە دەکات 167 میلیۆن دلار لە نەوتی هەرێمی کوردستان قازاجیان کردو کە نەوتیان فرۆشتە خۆیان بە شێوەیەکی ڕاستەخۆ و هەر لە راپۆرتەکەی خۆشیانە باسی ئەوە دەکەن بەرمیلێک نەوت سەرەتا بە 25 دلار فرۆشتویانە دوای بەرزیان کردەوە بۆ 30 دلار باشە ینی لە سەقفی فرۆشتنی ئەوان لە 30 دلار زیاتر نەبوو باشە منطقی تایە 167 میلیۆن دلاریش قازاجیان کردووە کولفەی خۆشیان هەڵگرتوێتەوە 167 میلیۆن دلاریش قازاجیان کردووە بەرمیلی نەوتیشیان بە حەدی ئەعلاکەی بە 30 دلار فرۆشتووە یاخێ منطقی تایە تۆ دانیشی بڵێ من 26 میلێک داوای 26 دەکەن بۆ یەک خەرجی یەک بەرمیلیش سە داوای 26 دلار لە حکوومەتی عێراق کرێت ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەم داتایان ئەم ژمارانی کە ئەم کۆمپانیا نەوتیانە باسییان کردو داوایان کردو ڕازنی باش ئێستا چارنووسەکە چی بەسەر دەمادەم لەسەر دەستکاریکردنی گرێبەستەکان ڕێکەوتن نەکرابێ ئەمڕۆ لەسەر چی فەشەلیە ناو لەسەرەوەی کە گرێبەستی نوێ بکرێ لەسەر دوو بابەت لەسەر دوو بابەت زۆر مناقەشاتی جدی دروست بووە بابەتی کولفەی نەوت لەگەڵ بابەتی گرێبەستە نەوتەکانە کە هەیە مۆدلی گرێبەستە نەوتەکانە کە هەیە و بابەتی کولفەکەش بڵین لایەنی دارایەکەی نەکرد بابەتی کولفەکە بابەتێکی تریشان نەوەکو باسم کرد پەیوەندی هەیە بە قەرزەکە ئەو قەرزی کە ئی کۆمپانیا بیانەکان لای حکوومەتی هەرێم هەیە و لەگەڵ کولفەی نەوتەکە ینی لایەنە دارایەکەی ئەم دوو بابەتە ئەگرێتەوە کە ئەمە مناقەشەی جدی دروست بووە لە بینی هەردوو لەسەر ئەم بابەتەکە هەیە و کۆمپانیا بیانەکانیش داوای کولفەیەکی زیاتریان کردو حکوومەتی عێراق ڕەتی کردووە چەندیان کردبێ ئەمڕۆ چووکە پێشتر باسی 24 و 26 دلارەکە ئەمڕۆ داوای چەندیان کردبێ بۆ خەرجی بەرهێنانی بەرمیلێک ئەوان ئەم ڕقەمان داناوە ڕقەمێکی وا بەرزیان داناوە بۆی مەجای مفاوەزات زۆر بێت لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی کۆمپانیا بیانەکانە ئەجینا وەکو باسم کرد کولفەی نەوت لە 6 دلار زیاتری تێ ناچێت بەس ئەم ڕقەمە ئەوان داناوە چونکە هەتا وەکو کولفە زیاد بێستا بۆچی لە نەوتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستانی استفادەی لە داهاتی نەوت نەکرد ینی ئێستا بینیمان کە خەڵک ڕۆژانە 400,000 تا 450,000 بەرمیل نەوتمانە فرۆشت بەشی موچەکەی نەدەکرد بۆ لەبەرەوەی کە بەشی هەرە زۆری ئەم داهاتی نەوتە کرابوو بە کولفە وەکو ئێستا کە دەیبینین 26 دلار و نازانم 30 دلار و چەندێک و ینی بڕێکی زۆر لە سەر و حەدی ئەتوانم بڵێم زۆر لە سەر و حەدی معقولەوە کە دانرابوو بۆ بابەتی کولفە و بۆ ئەم بابەتانە ئەمە کێشەی گەورەی دروست کردبوو لە ڕابردووە بۆ داهاتی نەوتی هەرێمی کوردستان وای کردبوو کە داهاتی نەوت بەشی بودجەی تەشغیلی حکوومەتی هەرێمی کوردستان نەکەوت نەتوانێت نە پرۆژە جێبەجێ بکات نەتوانێت نە مەعاشی بەران بدات یاخود نەتوانێت کۆمەڵێک ئیلتیزاماتی تر لەسەر شانێتی جێبەجێ کە قەرزی کۆمپانیەکان بداتەوە باشە بەس ئێستا عێراق مەرجێوەیە کە دەوێت گرێبەستی نوێ بکرێت لەگەڵ کۆمپانیەکان تێچووی بەرمیلێک نەوت 8 دلار بێت لە 8 دلار سەر نەکەوێتە سەرەوە زیاتر نەبێت لە 8 دلار زیاتر نەبێت وەڵا چونکە کەواتە بەم شێوە بێت دوای ئێستا ساڵێکە نەوتێرێم ڕاگیراوە چارنووسەکەی دیار نییە هەتا وەکو ئێستا چارەنووسەکەی دیار نییە و بەردەوامیدانیش بەم دۆخەی ئێستای نەوتی هەرێمی کوردستان کە هەیە زیانی زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان دەبێت بۆ سامانی نەوت لە هەرێمی کوردستاندا دەبێت چونکە کاک حەکیم دەمێت زۆر بە سەراحەتەوە پێتان بڵێم کە لە هەرێمی کوردستان ئێستا بە تایبەتی لە کێڵگەنەوتەکانی سنووری دهۆک و زاخۆ دهۆک و هەولێر ببوورە لە بینی دهۆک و هەولێر بەڕاستی لەوێ نەوتی هەرێمی کوردستان بە نرخێکی زۆر هەڕاج ئەفرۆشتێت و ڕۆژانەیەش تقریبا ئێستا نزیکەی 350 بۆ 375,000 بەرمیل ڕۆژانە ئینتاجی نەوتە لە هەرێمی کوردستاندا ئەوەندە ئینتاج دەکرێت و ئەم کەمیەتە نەوتێشی کە هەیە بەڕاستی زۆر بە نرخێکی هەرزان ئەفرۆشتێ کە 30 دلارە یعنی ڕۆژانەی هەرێم 350 بۆ 375,000 بەرمیل لە ڕۆژانە لەو ڕێنجەدا دەفرۆشرێت ئەوان ئێستا کۆمپانیەکانی فرۆشن بە 30 دلار وەکو لە راپۆرتی دارایی خۆشانە لە چارەکی یەکەمی ئیم ساڵا کە بڵاویان کردەوە
بە $30 یعنی کە ئەمەش بەڕاستی تاوانێکی گەورەیە بەرامبەر بە سامانی سروشتی ئەم هەرێمی کوردستان ئەکرێت و ئەو نەوتی کە لە هەرێمی کوردستاندا بەرهەمێت بەم نرخە زۆر تاڵان فرۆشیە تاڵانیەکەن و دەیفرۆشتن و دەڕوات تاوانێکی گەورەیە بەڕاستی ئەو 350 هەموو کۆمپانیەکان دەیفرۆشن کۆمپانیەکان بەپێ ئەو ڕێکەوتنی کێسا هەیە لە بینی کۆمپانیەکان و لە بینی حکوومەتی هەرێم نیوەی بۆ کۆمپانیەکانە نیوەشی بۆ حکوومەتی هەرێمە بەڵام داهاتەکەی حکوومەتی هەرێمیش دیار نییە تا سامە ڕوونانی بەکۆی گشتی ینی داهاتی مانگانی ئەو 350,000 بەرمی لە چەندە ئەوە دیار نییە چونکە هەر چڵگەیەک بەست نرخێکی فرۆشە سا بۆ نمونە چڵگەکانی تاوجێ و ئەو منتیقانە دەوری $30 فرۆشن چڵگەی سەرسەنگ و ئەم منتیقانەی تر بە تقریبا نزیکەی دەوری $40 ئەیفرۆشن تر هەرێکە و بە پێی جۆری نەوتەکە ئەیفرۆشن سوپاسەکەی مامۆستا جەنابشت بەخێر بێت بەخێر بێت لەگەڵ کاک بەهزت باسی نەوتمان کرد سەرپرسیارێکی لە جەناب بکەین با سەرەتا لە موچەوە دەست پێ بکەین ئەمڕۆ بڵین وەزارەتی دارایی عێراق بڕیاریدا موچەی زەمینەکانیش خەرج بکات و موچەی فەرمانبەرانی مەدەنیش بۆ مانگی 5 گەیشتووە دەکرێت بڵین کێشەی موچەی زەمینەکانیش کە بڕیار دراوە وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە ناوەکانیان برێنرێت و ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش بە کۆت بێت بەرەو چارەسەر دەڕوات بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆیەوە بەخێرهاتنی میوانە بەڕێزە کەشەکەم سڵاو لە بیسەر و بێنەران ئەتوانین بڵین دوو پێشاتی باش هاتنە پێشەوە کە لە بەرژەوەندی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان هەبوون یەکیان کە ئەتوانم بڵم بڕیارەکەی دادگای فیدراڵی بوو کە لە 21 شوباتە کە هەردوو حکوومەتی پابند کرد کە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانگانە لە کاتی خۆیان بدرێت کە پێم وایە دەستکەوتێکی گەورە بوو چونکە پێشتر هەموو هێزەکان لە بەغام حاولەی ئەویان نەکرا تا ئێمە سەردانی بەڕێز سوودانیشمان کرد ئەو ئەیویست لۆبیەک دروست بکرێت بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بودجە لە نەفقاتی فعلی جا بکرێتەوە بچێتە سەر حاکیمە بەڵام خۆشبەختانە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەو سەقفەشی یعنی لەو سەقفەش بەرزتر بوو بەڵێ خەرجی فعلیشی لای بردو یەکسەر هەردوو حکوومەتیشی پابند کرد بەڵام ئەمە یەک دووەمیان لە بودجە خۆشبەختانە کە دەنگی لێدرا پشکی هەرێمی کوردستان بڕێکی کەم نییە نزیکەی 20 تریلیۆن و 910 میلیارد دینار کە ئەمە پشکی هەرێمی کوردستانە و لەوە نزیکەی 11 تریلیۆن و ئەوەنەی کە موچەی فەرمانبەرانە کە هەموو مانگە نزیکەی 965 میلیارد دینار کە ئەمە ئەتوانم بڵێم جۆرە لە جۆرەکان لە یاسایە جێگیر بێ لە بودجە دەنگی لەسەردرا لە پەرلەمان لەو لاوە بڕیارێکی دادگای فیدراڵی تەیە کە ئەمانە باشن بەڵام وەک ئەڵێن هەمیشە عیبرەت لە جێبەجێکردن هەیە ئێمە لە ڕابردوو شارڕێکەوتن هەبووە و بودجە دەنگی لەسەر دراوە بەڵام بەداخەوە هەردوو لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ پابند نەبوون بەڵام ئەوەی ئێمە وەکو ئەوەی کە بەڕاستی هەم نوێنەری خەڵکین هەم لە سەرمانە ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بکەینەوەانە لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی و ئەوەی لەمپەر لە بەردەمی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە دروستەکە بەداخەوە هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ چونکە هیچ کامێک لە بڕیارەکەی دادگای فیدراڵی وەک خۆی جێبەجێ نەکردو چونکە بڕیارەکەی دادگای فیدراڵی زۆر وازەحە زۆر ڕۆشنە باز لەوا کە هەردوو حکوومەت پابندن بە پێدانی موچە ئەوانە لەن پابندین و بیلفعل پارەشیان ناردووە ئەم 3 مانگە هەمومان نەزانین 3-4 مانگە بەڵام هەرێمی کوردستان نە تەوتینی دەست پێ کرد بەداخەوە و نە داهاتی هەرێمی کوردستانیشی ڕادەست کرد وەکو پێویست دیارە هەندێک ڕقم و داتاڵێن 85 تەسلیم کردەوە ئێمە 85 میلیۆن بەڵام هەرێمی کوردستان 6 مانگ داهاتی ناوخۆی لایە 3 مانگی ساڵی 2023 و مانگی یەک موچەی داوە لەگەڵ ئەو پشکێکە لە بەغاوە هاتووە بەس مانگی 2 3 و 4 ئەوە 5شی لەسرە ئیتر لە 85 میلیارد ڕەوانە کردو ئایا داهاتی حەو مانگی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەندەیە بەداخەوە یعنی ئەمە لە کاتێکا وەفدی کوردی بۆ خۆ دەزانی ئەڕۆشتن بۆ بەغا محاولەی زۆریانە کرد 200 میلیارد یا 400 میلیارد یا 680 میلیارد بە ڕێکەوتنێک و بە ئەملاولا ئێستا لە کاتێکا کە تۆ ئەم بڕیارە یعنی هەردوو لای پابند کردو ینی هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ کێشەی موچە چارەسەرکە ئێمە ئەڵین با هەرم جێبەجێ کە ئەگەر بەغا کەم تەرخەم بۆ کات ئێمە سکاڵە لە بەغا بکەین بەڵام بەداخەوە تا ئێستا هەرێمی کوردستان هەر جارەی بەناوێک سەبارەت بە موچەی هێزانەکان مامۆستا ئەوەی کە دوایمە کێشەی چارەسەر دەکە کەم ڕۆژ بڵێن بەشێکی 290,000 ناویان دەنێت وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ ئەوی تریش بڵێن کۆدا ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش کە 2000 کا حاکیم ئەم شێوازەی کە هەرێم دەسی داوەتێ یعنی نازانم یاریکردنە بەکات جۆرە لە جۆرەکان تێنەگەیشتنە لە دەقی بڕیار و یاساکان و ڕێکەوتنەکان یان ئەیانەوێ ئەم نەوتی کە بەڕێز
دکتۆرش باسی کرد ئەیانەوێ بەم شێوازە بفرۆشرێ بە نرخێکی هەرزان و داهاتەکەی کەس نەزانێ بۆ کوێیە یعنی لە دنیاە نەبووە کە موچە بەڕاستی بەگۆترە بدرێ بە خەڵک یعنی لە هەموو سیستەمێکی دنیاە سیستەمی داتا و زانیاری و یعنی تۆڵێکی من ناوڕادەست ناکەم بە حکوومەتەکە سەرۆکی کۆمارەکەت کووردە جێگیری ڕێز و زراکەت کووردە جێگیری وەزیری دارایەکە کووردە و پارتیشە یعنی تۆ یعنی داتا و زانیاری هێز ئەمنیەکان و ئەوانە نادەی بەوان لە کاتێکە ئامادە ئێدەی بە بانکێکی ئەهلی کە تەوتینی تیاکەی پلەکەی و ناوەکەی و پۆستەکەی و ئیتر چی ئەڵێ موچەکەی و تەواوی وردەکاری ئەدەی تەسلیمی ئەوەکەی من پێم وایە بەداخەوە یعنی ئەمە هەرێمی کوردستان پرسیارێکی جدیە بێ وەڵامی بداتەوە چۆن قەناعەت بە خەڵکەکە و قەناعەت بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە بەداخەوە ینی بەشێکی ئەمە موچەی هێز ئەمنیەکان ئەگرێ کاکە ئەمە هەموو مانگێک چێش یعنی هەموو مانگێکدا بەشکردنی موچە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بێ بە هەواڵ بێ بە دەستکەوت کە دوای 32 ساڵ ئازموونی حکومڕانی ئەبوو ئێستا کۆمەڵە دەستکەوتی زۆر گەورەمان هەبووە ئێستا مادەی 140 جێبەجێ بکرایە ئەبوو کێشەی ناوچە جەنابەکان جێبەجێ کرایە ئەبوو شایستە دەستوریەکانی گەلی کوردستان لە دەستورە هەنگاومان بۆ بنایە بەڵام بەداخەوە ئێستا بێ بۆفت بنێری ئەوەتە بۆ ڕێکەوتنی گرێبەستە نەوتیەکان و چۆنێتی فرۆشتنی نەوت و ینی بەداخەوە باشە بەس پێ دوای ئەمە چارەسەر ببێ وەکو موچەی فەرمانبەرانی مەدەنی و هێز ئەمنیەکانیش بڵێن موچەی مانگی چوارێن دەڵم بەیانی دەگات و ئەوی تریژ مانگی پێنجش بنێردرێت هێز ئەمنیەکان ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێ لەلایەن هەردوو لاوە بە تایبەتی هەرێمی کوردستانەوە بیەوێ حکوومەت ئەم کێشەیە چارەسەرکە چارەسەر بووە بەڵام بیەوێ لەم پەری بۆ دروستکە و کەسبی بۆ دروستکە و گرفت و کێشەی بۆ دروستکە بەڕاستی هەروەکو جارە نەبێ یعنی ئێمە ئازانین بڕارەکە دادگای فیدراڵی لە مناڵێک پرسە تێئەگا ئەڵێ ئەبێت تەوتینی موچەی فەرمانبەران لە بانقێکی فیدراڵی لە عێراقا بکرێت حکوومەتی عێراقی بانقی تیبیای ڕاستپاردۆ ئەم ئەڵێ نەخێرە بێ ئەو بێتە ناو هەژماری منەوە ئیتر یعنی لەسەر هەموو وشەیەک سینوجیمێک دروستە بێت دەست بۆ هەر مەلێفەکەبەی کۆمەڵە گرفتی گەورە چونکە بەڕاستی بێمتوانەیەکی زۆر لە نێوان هەردوولات داهەیە کێشەیەکی قەڵەکەبووی ساڵانی ڕابردوو هەیە و پابەند نەبوونیش هەیە ئەم سیانە کە لەیەکە دەی بەداخەوە ئەو وێنەیە دەرەچەکە هەموو مانگەوەتە مانگی موچەی فەرمانبەران دوواکە مانگی موچەی هێز ئەمنیەکان تا ئێستا موچەی خانەنشین کە ئەبێ هاوتا بکرێت پلە بەرزکردنەوە ئایندەی دیار نییە کامانە هەمووی گرفتی گەورە باش سەبارەت بە پرسیینەوە لەگەڵ کاک بەهەجەزیش قسەمان لەسەر کرد پێشبین دەکرێت هەنا دەمتیا خو لەم پەری زۆرێ باز دەکەی کۆبنەوەکە ئەمڕۆژ بێئەنجام بوو بێم لەسەر بەداخەوە یعنی ئەوەی کە گرێبەستە نەوتیەکانیش کە تا ئێستا بڵێن ڕادەست ئەوەی کە هەست پێکرێ بە تایبەتی ئێمە کە 2 ڕۆژەوە وەفدی کوردی لە بەغایە و بە حساب نوێنەری کۆمپانیەکانیشی لەگەڵا بۆ ئەوەی وردەکاریەکانیان لابێ یعنی ئەوەندەی کە باز ئەکرێ هەتا ئێستا ئەو گرێبەستی کە لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانەیە وەزارەتی نەوتی عێراق لە من ئاگادار نیم یعنی پێیان نەبووە یان نیان بردووە نازانم یان نیانویستۆ بیان دەنێ ئەمانە شتێکی ترە یعنی ئەگەر نێتیان ڕێکەوتن بێ دەبێ زۆر بەڕاشکاوی و بە سەراحەت گفتوگۆ بکەن بۆ ئەم کێشەیە چارەسەر بێ ئەمە تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان نیە بەرمیلی بدەی بە $30 و بە $40 لە کاتێکا لە عێراق $70 کە لە میزانیا 70 چەسپاوە کە 80 ئەکا و بەرەو زۆر کەمتر ئەوانە یعنی ئەمانە تەنانەت بزە یان لە چ وڵاتێکی دنیاە کا حیچم بۆ تۆ نەوەت بفرۆشی بەڵام قەرزاربی یعنی ئەمە وەکو مەتەڵ و یاری مناڵانی لاتوە تۆ نەوەت بفرۆشی بەڵام لە ماوەی ئەم چەند ساڵە ئەجا تۆڵی موچەم پێدابین ناکرێت ئێوەسا کێشەی موچە و چارەسەر بووە دەی وەرە بڕیارەکان جێبەجێکە با ئەو پەرەپێدانی پارێزگاکان و ئەو بوجانێک کە شایستی هەرێمی کوردستانە و کۆمەڵە شترمانەی با هەنگاو بنێ موچەی زیندانیانی سیاسی چارەسەرکردن ئەنفال چارەسەرکردنەوەتەکە تەسلیم نەکرد بەم شێ ببینێتەوە ئەو کاتە بودجێ و بەرهێنانیش نایەت وایە چونکە ڕاگەناوێکی وەزارەتی بەدڵنیاییەوە یعنی ئێمە باسی لەوە کردبوو وابەستەی بە تەسلیمکردنی داهاتی نەوت و 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە من حەزەکەمەوە وەڵام یعنی ئەبێ هەرێمی کوردستان بە عەقڵێتێکی ئێستاوە خوێندنەوە بۆ ئێستای عێراق بکە مشکلەکە ئەوەیە گەر هەر بە دیدی ساڵانی ڕابردووە مامەڵە لەگەڵ عێراقی ئێستای بکەی هەڵەیە جاران لە عێراقا بۆ نمونە عەبادی بووە مالکی بووە عادل عەبدولمەهدی بووە جەعفەری بووە ئەمانە ڕێکەوتن بووە لە نێوان حیزبە سیاسیەکان و کوتلەکانە و موچەکان دراوە ئێستا لە عێراقا لە گۆڕەپانی عێراقا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەیە بێلایەنەکان هەن سەدر لە دەرەوەی پەرلەمان و حکوومەتە یعنی ئەگەر بێت و حکوومەتی عێراقی ڕێکەوتنێک بکا و پابەندی یاسانە بێ هەر ئەوان لێ بێدەنگ نابن
ئەبێ ئێمە ئەوە بزانین بۆ ئەبێ خوێندنە بە دیدێکی تازەوە مامەڵە لەگەڵ ئێستای عێراق بکەن. ئەم عێراقی ئێستا عێراقی ساڵی 2023 نیە، عێراقی ساڵی 2005 و 2010 نیە، عێراقی ساڵی 2024 بەڕاستی. ئەنجا لەولاوە ئێستا دادگای فیدراڵیمانە هەر کەسێک ڕاستە بێتەوانێ کاتێک ئەزانێ شتێکی نایاسایی کردەوە. ئێمە بۆیە زۆر جار لە کەناڵەکان ڕنگداوای ئەومان کرد پێویستە هەرێمی کوردستان بۆردێکی ڕاوێژکاری لە خەڵکی پسپۆر لە بواری ئابووریا و بۆردێکی پسپۆر لە بواری یاساییە بۆی هەر ڕێکەوتنێکەکەن هەم لە ڕووی قانون لەسەر بنەمایەکی یاسایی بێ لە چوارچێوەی دەستوری عێراق جێبێت. بەس ئێمە بودجێ بەرهێنان کە نزیکەی 4 تریلیۆن و 954 ملیارە 2 تریلیۆنی بۆ خەرجینەوە تقریبا 2 تریلیۆن 400 2 تریلیۆنێکی دەمێنێتەوە بودجێ بنێ ئەگەر نەوتەکە تەسلیمەکەن و نایەت پارەی بۆ پرۆژەکان و بەدڵنیاییەوە ئەمانە کاک حەشیم زنجیرەیەکی یەک لە دوای یەکن. کاتێک تۆ هەنگاوی یەکەم جێبەجێنەکەی گرفت بۆ هەنگاوی دوم دروستەکەی بەدڵنیاییەوە لەبەر ئەوە یعنی ئەوەی ئێستا کە زامنە ئەوش بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەویش ئەبێ حکوومەتی لە پاڵەوەشدا ڕاستکردنی ناوخۆ تێدایەوە ئەویش بیرفعل ئەویش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تەوتین بکە هەتاکەی ئامادە نێت تەوتین بکە. جا بەڕاستی هەفتەی 300 ناوەنێرە و 400 ناوەنێرە و 1000 ناوەنێرێ ئەمە خۆ ئەگەر وا بڕوا لەوانێ بە 50 ساڵی ترم تەوتینە تەواو نەبێ. یان ئەمە پێمانەڵێ نازانم حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان چاوەڕوانی گۆڕانکاریەکن لە وڵاتەیە ڕووبدا بۆی ئەم بار و دۆخەش ئامادە نەبن لەگەڵ حکوومەتی عێراقیە جۆڵێ ڕێبکەون نازانم. یعنی جۆرێک لە چۆنەڵی ڕوویایەکی وازح بەداخەوە ئیدارەی ئەم وڵاتە ناکە و نایەوێت ئەم وڵاتە سەقامگیری لە ڕووی دارایی و ئابووریەوە بخۆیەوە ببینێ و ئایانەوێ موچەی خەڵک لە بەردەستی خۆیان نابێ هەر کاتەویستیان بۆ ویست و مەرامی خۆیان بەکاری بێنن کە بەداخەوە ئەمەی لێ لە وڵاتایەکرێت لە هیچ وڵاتێکی دنیایان نییە. اینجا سیستەمی بانکی و تەوتین لە هەموو عالەمە بۆ بەشتێکی ئاسایی تۆ ڕێمی و ئەکری لە بازارە بەکار دەیکەڕی. ئیتر ئەمە ئەگەر فەرمانبەرێک هەژمارێکی بانکی هەبێ و لە ژیرفانی خۆیان بێ بۆ ئەمە ئەبێتە ترس بۆ ئەوەی کە ئەم فەرمانبەرە پابەر نابێ. من بەعکسەوە پێم وایە کۆمەڵی کێشەی زۆر گەورە لە کۆڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوانە ئەو کاتە ئەتوانێت لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەوامەوە یعنی ئەمە حاڵە هەرێمی کوردستانی تیا بووم بۆ ماوەی 4 ساڵ خوێندن لە دوو پارێزگا و دوو ئیدارەی سەر بە خۆیان نەبووە. سپاس دەکەم دێمە خزمەت سەرسەر ئەوژەکە پرۆژه یاسین و توغاز هاتووتە لیژنەی یاسایی دێمە خزمەت کاک باجەت سەبارەت بە نەوتی هەرێم ئێستاوی کە بەڕێزت باست کرد لە داهاتووە کێشە بۆ هەرێم دروست ناکە ئێستا 300 نزیکەی 370,000 بەرمیل بفرۆشن بەڵام داهاتەکەشی دیار نەبێت ئەو کاتە کێشە دروست ناکە عێراق داوای داهاتەکەی بکاتەوە یاخود چۆن ئەم پرسە. کاک حەکیم ئەم کێشەیەکی زۆر گەورەیە نەک بۆ ئێستا لە ساڵانی لە 2014 کە هەرێمی کوردستان خۆی بە شێوەیەکی ڕاستەخۆ نەوتی فرۆشتووە و داهاتەکەیشی نەداوەتەوە بە حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق لە 2014 بودجێ هەرێمی کوردستانی بڕیەوە تەبیعی کاتێک دێتە پێشەوە کە هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە بێ پاکتاوی حساباتی بینی خۆیان بکەن چونکە لە حکوومەتی عێراق وەکو جنابی مامۆستاش دەزانێت لەوێ ساڵانە بودجێ هەرێمی کوردستان دیاری کراوە بەشێک لە بودجێ هەرێمی کوردستان بە ناوی موچە و ڕێکەوتن و بە ناوی کۆمەڵە شتەواتەوە بەشێکی تری بڕاو نەدراوە. هەرێمی کوردستانیش ئەم نەوتەی خۆی ڕاستەخۆ فرۆشتووە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە تەبیعی هەر حەزەکەم ئەمەش بڵێم بەڕاستی لە بەندەری جەیهانە لەوێ حکوومەتی عێراق 5 کارمەندی خۆی دانابوو نوێنەری کۆمپانیای سۆمۆ لەوێ 5 کارمەندیان هەبوو کە بە بەردەوامی داتای وردی هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانیان ڕۆژانە داوەتەوە بە حکوومەتی عێراق پێش ڕاگرتنەکەی لە 2014 کە هەرێمی کوردستان چونکە ئەو شوێنەی کە نەوتی هەرێمی کوردستان و عێراقی لێبوو پێشتر 12 تانکی نەوتە حوتیان دانرابوو بۆ هەرێمی کوردستان 5شیان دانرابوو بۆ حکوومەتی عێراق واتە بە تەنیش دێکەوە بوون. ئەم داتاوردانە هەمووی لە وەزارەتی نەوتی عێراقەیە لە سۆمۆ هەیە کە هەرێمی کوردستان ڕۆژانە چەندێک نەوتی فرۆشتووە چی لێ کردو چۆنی فرۆشتووە هەموو داتاکان بە دقیقی ڕۆژ بە ڕۆژ لەوێ هەیە و حکوومەتی عێراقش کە کاتی خۆی ڕۆژانە تقریبا نزیکەی 70,000 بەرمیل نەوتی لە کەرکووکەوە هەناردەیە کرد بۆ جەیهان هەر بۆ ئەو بکە حوجەیەکی هەبێت ئاگای لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بێ بالفعل ڕۆژانە ئاگای لەم فرۆشت نەبوو و ڕۆژانە داتاکان هەمووی هەیە و ئێستاش لە دوای ڕاگرتنی نەوتی هەرێمی کوردستانەوە
کۆمپانیا بیانەکان خۆیان راپۆرتی دارایی بۆ نمونە 2023 خۆیانیان بڵاو کردوێتەوە کە ئاماژیان بۆ داوە کە چەندێک نەوت فرۆشراوە و لەگەڵ ئەوەشە حکوومەتی عێراقەوەی کە من معلوماتم دەستکەوتووە ئەم داتایانەشی کۆ کردوێتەوە هی نەوتی هەرێمی کوردستان و کاتێک دەبێت کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە پاکتاوی ژمێریاری بکرێت لە بینی هەردووکیانە لە 2014 هەتاوەکو ئێستا بەڕاستی هەموو ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان فرۆشراوە بە نرخی ڕسمی حکوومەتی عێراق کە فرۆشتوێتی دیاری دەکرێت و باقی پارەکەی تر کە دەکەوێتەوە سەر هەرێمی کوردستان ئەو کاتە هەمووی لە بودجێ هەرێمی کوردستان دەبڕێت. باش بەس بەڕست کاکۆجەت ینی بە دوور دەزانی بەم زوانە تێرێم هەناردە بکرێتەوە من دوورە ئەو دۆخەی کە ئێستا هەیە وەکو پێم وتی دوو گرفتی زۆر گەورەی لە بەردەمی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ماوە بۆ گەشتن بەڕێکەوتن یەکەمیان یاساییە کە خاڵی جەوهەری گرفتەکە بریتە لەوەی کە لە عێراقا یاسای نەوت و غاز تاوەکو ئێستا تەشریع نەکراوە دەرنەچۆ کە ئەمە کلیلی چارەسەری ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە لەسەر پرسی نەوت چونکە ڕوئیای حکوومەتی هەرێم بۆ بابەتی نەوت لەگەڵ حکوومەتی عێراقا ئاسمان و ڕێسمان جیاوازن لێک یعنی هیچ خاڵێکی هاوبەشیان نییە و بابەتێکی دووەمیشان بابەتە مالیەکانە کە هەیە لە بینیانە ئەم دوو گرفتە زۆر گەورەیە ئەگەر بێت و ڕێکەوتنیکی زۆر جددی مفاوزاتێکی زۆر جددی نەکرێت و دەست پێ نەکرێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی لەلایەک و کۆمپانیا بیانەکانش لەلایەکی تر بە دووری ێزانم لە ئیم ساڵیشە جار نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە. با سوپاس دەکەم مامۆستادارە سەبارەت بە پرۆژە یاسای نەوت و غاز هیچ چاتووە بۆ لیژنەی نەوت و غاز بێ بەڕێز لە لیژنەی یاسای هیچ چکۆ بە پێی کارنامەکەی سوودانیش بێت دەبوایە ئەم پرۆژەیە گەشتپایە بە دڵنیاییەوە یەکێک لە کارنامەکانی سوودانی ئەوە بوو کە پرۆژەی نەوت و گاز لە پەرلەمانە دەربچێ بەڵام هەمومان ئەزانین یعنی بارودۆخی عێراق و بارودۆخی ئەنجومەنی نوێنەران بارودۆخێکە لەبەرەوەی لەسەر بنەمای تەوافقیە هاوسەنگی سیاسی و پێکاتەکان دامەزراوە بەداخەوە یعنی ئێمە زۆر جار گەرمانێ پرۆژە یاسایەک یعنی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان یا عێراق دەربکەین ئەگەر هەموو لایەنەکان هەماهەنگ و تەوافق لە بینیانە نەبێت بە زەحمەت ئەڕوا تایبەتی ئێمە لەم چەند هەفتەی پێشووە دووسێ پرۆژە یاسا هەبوون کە ئەتوانین بڵێن زۆر زەرور بوون یەکێک لەوانە مەسەلەی ئەو ممتلەکاتانەی کە لە سەردەمی ڕژەمی بەعسا دەستی بەسەرا گیراوە بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان و بە تایبەتی ئەو کێشەی جوتیارانی منتقەی ناوچە کشت و کاڵی ئەوانە و کۆمەڵێک یاسای تریش هەبوون بەداخەوە کاتێک تۆ خوێندنەوەی یەکەم و دووەمیشی بووەکەی بۆ خوێندنەوەی سێم ئامادەیەکەی لە پەرلەمانە کە دەنگی لەسەر بدرێ ئەبینی لەبەرەوەی تەوافقێکی لەسەر نییە یان جۆرە لە جۆرەکان وای لە هاتووە من شتێک بۆ تۆکەم تۆ بێ شتێ بۆ من بکەی بۆ نوێ یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە یەکێک بوو لەو یاسانەی کە چەندین ساڵە لە ناو پەرلەمانە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە کە هەمویان بە بەزارێکی ئەڵێن ئێمە گرفتێکمان نییە لەسەری هەتا نەگلەوە یعنی نزیکەی 70,000 کارمەندمان هەیە لە ناوچە جێناکۆکەکان کەمە لە کارنامەی سوودانیە ئێستا دەوام بۆ حکوومەتی عێراقیەکەن لە کەرکووک و ناوچەکان بەڵام موچەکان لەسەر هەرێمی کوردستانە لە کاتێکە لە بودجەی ساڵی 2023 یەکێک لە بڕگەکان ئەو بوو ئەمانە بچنەوە سەر حکوومەتی مرکزی بەڵام پەرلەمانتارە عێراقیەکان ڕازی نەبوون تا ئێستا نەخێر نەخێر لە ئێمە دیارە لیژنەی تایبەتی خۆی هەیە بۆ سیاقی قانونی یاسایەکەی دێتە لای ئێمە گفتوگۆ لەسەرەکەین بەڵام تا ئێستا ناتوە یەک پرۆژەی نەوت و گاز یەکێکە لەو پرۆژانەی کە پەیوەندی بە سەرجەم پێکاتەکانەوەی و یاسایەکی گرنگە لەبەرەوە ئەگەر لە دەرەوەی پەرلەمان جۆرە لە جۆرەکان اتفاقاتی سیاسی لەسەر نەبێت لە نێوان فراکسیۆنەکانە لە ناو پەرلەمانە زۆر بە ئاسایی ناڕوە باش بەس ئەگەر نەوتەکە ڕادەز بکرێ و کاتە هاوڵاتیانی هەرێم سوودمەند دەبن لە بڵێن نەوتی سفیە بە نرخی کێرزان سوتەمەنی و کاتە ئەوەش ڕوودەدا لە خۆناغیداگەر کێشەی نەوتەکە چارەسەر بکرێت لە بینی هەرێم و بەغداد یعنی من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان یعنی بڕیار بدا لەگەڵ حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقیش
هەردوولایەن بەپێی ئەوەی کە لە بودجێ هاتووە بەپێی ئەوەی کە هەتا لە دەستور هاتووە ئێمە لە مادەی 14 دەستوری عێراقیە زۆر وازەحە کە دەستور لە پشت یاساشەوەیە ئەڵێ هەموو مواطنێکی عێراقی متەساویە لە حقوق و امتیازاتە بەڵام ئێمە گرفتەکە ئەو کاتە ڕسومات غەرامات یعنی ئەو کاتە مەسەلەی سعری سوتەمەنی ئەو کاتە موچەی خانەنشینان موچەی زیندانیانی سیاسی ئەبێ بەپێی ئەمە ئسوەتەن بە عێراق بێ هەمووی بەیەک بخرێ بەڵام گرفتەکە لەوەداهەیە ئێمە لێرە سیاست مەداران لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەوەندەی لە بیری بەرژەوەندی تایبەت و حیزبی دیاریکراوان ئەوەندە لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نین من پێم وایە ئەگەر موچە بێ لە بەغاوە لە بەرژەوەندی خەڵکە ئەگەر نەوت بێ بە سوتەمەنی بێ بە سەری ئەوێ لە بەرژەوەندی خەڵکە بەڵام ئەمان بەداخەوە ئێستاوەتە ئامادەن خۆیان نەوتە فرۆشن بە با بڵێن بە نایاسایی بە قاچاق بۆ مانای کە ئێستا ڕێپێ نەدراوە هەم دوای بڕیارەکەی 15 شوباتی دادگای فیدراڵی کە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە و قەدەغەی کرد کە نەوت بفرۆشێت و دوای بڕیارەکەی ژووری تحکیمی پاریسیش بە هەمان شێوە کە لە 25 نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا یعنی هەرێمی کوردستان بەڕای من ئەبێ بە لوغەیەکی چۆنەڵی گفتوگۆ یعنی بە لوغەیەکی یاسایی بە لوغەیەکی ئەکادمی مامەڵە لەگەڵ بەغایە بکە یعنی ئێمە بیر لەوە بکەینەوانە ئەو یاسانەی کە دەرەچن ڕەهەندێکی ئینسانیان هەبێ یعنی بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقیان تابێ بە کوردستانیشەوە خۆ ئەگەر وانەکەین ئێمە هەمومان نەزانین لە ئەنجومەی نوێنەرانە ژمارەی کورد 64 ئەندامین لە کۆی 329 ئەندام یعنی تۆ بتەوێ ئاما هەر پرشتێک تێپەڕێنی ناڕوە لەبەرەوە زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئەم ناکۆکی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ناو ماڵی کوردان پەرتەوازەیە نقل بۆ بەغا لە بەغا پێگەی کورد هێزی کورد سەنگی کوردی لاواز کردووە یعنی ئەبوو شەڕی کورد لە بەغا شەڕی شایستە دارایەکانی هەرێم بواە شەڕی مافە دەستوریەکان بواە شەڕی ناوچە جێناکوکان بواە نەک شەڕی پۆستێکی دیاریکرا بۆ من بێیا بۆ تۆ بێ بۆ من نەبێ گرفت دروستەکەم ینی بەداخەوە کورد بەم پەرتەوازەیە و بەم ناکۆکیەوە ئێستا لە بەغا حزوری بەس هەندێک لە دەسەڵاتدان پێیان خۆشم بارودۆخە بەداوامێنەوەت بە قاچاق بە دڵنیاییەوە من پێیان لێ وەرنەگرتووە بە دڵنیاییەوە ئەمانە چونکە بەرژەوەندی حیزبێک یا کەسێکی دیاریکراوەیە بنەماڵەیەکی دیاریکراوی تایە بە دڵنیاییەوە ئەیانەوە ئەم دۆخە بەردەوام بێ ئەنجینە هەموو عەقڵ و مەنتیقێک پێتەڵێت تۆ لە کاتێکا دادگای فیدراڵی کێشەی موچەی بۆ سارەسەر کردی بۆ هەنگاوی بۆ نانی بامان شێوەکی ئەوشی بۆ ئاسان کردو کە بێگرێ بەستەکان پێداچوونەوەی پێدا بکرێت کاتە لە بەرژەوەندی هەرێما گەگرێ بەستە نەوتەکانیش ینی کاک حەجی من شتێک بڵێم ئێستا نەوتی هەرێمی کوردستان لەوانەیە برابەڕێزە لە من باشتر لەوە نەوتی هەرێمی کوردستان لە سا چەندی خۆی نەوتی عێراق باسی لە سا 12 و 3 واکە نازانم ناچێتە لە لە سا سێ نەوتی عێراقە عێراق کەواتە بەغا لە سا چەنە لە سا 97 و 96 ئێوەڵە وەرە کاکە با لە سا 96ەکە شەریک بە ئەڵێ نەخێر من هەر لە سا سێیەکە بۆ من یعنی ئەمە پێڵەن عەقڵێکێکی ڕەشیدی حکومداری و دەوڵەتداری سپاس دەکەم کاک بەزەر سەبارەت بە ئێستا پێویستیان بە نەوتی هەرێم هەیە وەکو پێویستی یاخود عێراق بەرهەمی خۆشی لێ زیادە کەمی کردوێتەوە بۆ هەناردەکردن ئێستا لە عێراقا بە تایبەتی لە دوای مانگی دەی پارەوە تقریبا ئاستی بەرهەمێنان لە عێراقا دابەزی و بە بەردەوامیش دادەبەزێت بەڵێ ئێستا بە دوایین راپۆرتی ڕێکخراوی ئۆپێک کە بڵاوی کردەوە عێراق 3,982,000 لە مانگی چوارە ئەوەندە ئینتاجی بوو ینی ئینتاجی عێراق تقریبا دابەزیوتە خوارەوە بەپێی ڕێکەوتنی هاوپەیمانەتی ئۆپێک پڵس تاوەکو مانگی دەی داهاتوو حکوومەتی عێراق ئەتوانێت 4 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئینتاج کات دواتە ئێستا عێراق فەرقێکی بۆ دروست بوو پێشتر عێراق ئەو فەرقەی نەبوو ینی پێویستی پێی نەبوو ئێستا عێراق تقریبا نزیکەی 180,000 بەرمیل لە خوار سەقفی ئینتاجی خۆیەوە لە بەپی بڕیارەکەی هاوپەیمانەتی ئۆپێک پڵس عێراق کەمتر بەرهەمێنێت ئەگەر بێت و نەوتی هەرێمی کوردستان ئێستا ئەگەر پێی بدرێت بە تاکی دەتوانێت ئەو فەراغی پێ بکاتەوە باشە بەس بە کورتی ئەو 370,000 لە ناو خۆ دەفرۆشتری ئەی بۆ ڕنگدانەوەینی لەسەر نەوتی سپی لەسەر بانزین ئەی چی لێ دێ ئێستا هینی کردووە تاسیری گەوری کردووە ئێستا بۆ نمونە ئێمە دەبینی نرخی بانزین لە 800 دینار لە کوردستان دەست پێ دەکات لە هەندێک شوێنی تر لە خوار 800 دیناریش ئەفرۆشتە لە 600 دینار بۆ 650 دینار ئەوە کاریگەری ئەوەیە کە ئەم نەوتەی هەرێمی کوردستان بەشێکی نەکردوێتی ئێستا ئەگەر بێت و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات لیتری بانزین ئەچێتەوە 100,000 دینار لە کوردستان
یانەچێتە سەر 1000 دینار لەبەرەوە ئێستا کاریگەری کردووە دابەزیوە نرخی بازین دابەزیوە زۆر دابەزیوە و بەس ئەگەر بهاتە هەموو نەوتەکە بۆ هەرێمی کوردستان تەصفیە بکرا ڕۆژانە ئەو کاتێسا لەوانەیە لە 600 دیناریش کەمتر بە لیتری بازن بەس نیوەی هەناردەی دەرەوە کرێ بە قاچاق بەزێکە لەگەڵ عێراقیش ڕێکەون خۆ کاتە 450,000 بڵێن لیتری بنزینمان 450 دیناری ئەو کاتە بێ بە ڕێکەوتنێک بەڵە 450 دینارەکە بێ لەگەڵ حکوومەتی عێراق جارێکە دەستکەنەوە بە گفتوگۆ و ڕێکەوتن لە چوارچەوەی ڕێکەوتنێکە بەشە سوتەمەنی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. سوپاسان دەکەم بەڕێزکاک بەهزاد ئەحمەد ڕاوشکاری ڕاگەیەکی بەکاروباری وزە مامۆستا سپاس سپاس بە بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.